ئەوانە ئەندامی ئەنجومەنی پارێزگاکانن. چەند مانگێکە پرۆژەیەکیان پێشکەش بە حکوومەت کردووە بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە ساڵێکە بەشێکی موچەکەی پاشەکەوت دەکرێت لەمە دووە هەر قەرز و باج و ڕسوماتێک کە لە نێوان حکوومەت و هاوڵاتی هەیە لە پاشەکەوتی موچەکەی بدرێتەوە. ئێستا بە هەزاران موچەخۆری هەرێمی کوردستان کە حکوومەت قەرزاریانە و ئەوانیش قەرزاری حکوومەتن چاوەڕوانیە و پرۆژێن دەچینە ئەنجومەنی پارێزگای هەولێر. سەرۆکی ئەو ئەنجومەنە دەڵێت پرۆژەکە ئێستا بۆ حکوومەت نێردراوە و ئەوان دیراسەتی دەکەن. بە تەسەوڕی من لەو نزیکانە دەبێت وەڵامێک هەبێت جاچە ئەو پرۆژەیە ئاراستەی وەزارەتی دارایی بکەن یاخود لەلایەن وەزارەتی داراییەوە بانگهێشتیان بکەن لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر خاڵەکان بکرێت. پرۆژەکەی ئەنجومەنی پارێزگای هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجا بۆ ئەوەیە ئەو بڕەپارەی کە حکوومەت وەک موچە دەیدات بە فەرمانبەران بە کاش لایەن بمێنێتەوە بۆ خەرجی ماڵ و منداڵیان نەوەک وەک قەرزە خزمەت گوزاریەکان جارێکی تر بۆ حکوومەت بگەڕێندرێتەوە. ئەو پرۆژەیەش لە کاتێکدایە تەنها بۆ کەمکردنەوەی بڕێکی کەم لەباری قورسی سەرشانی هاوڵاتیانە ئەوەش پێک دێت لەوەی کە هاوڵاتیان دڵیا بکرێتەوە لەوەی کە ئەو موچەیە کە لێیان بردراوە نەخوراوە نەفەوتاوە بەڕکو حسابێکی بانکیان بۆ دادەندرێت. پرۆژەی چارەسەری سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران کە ئێستا کاری جددی بۆ دەکرێت بەڵام ئەو پرۆژەیە بەبێبوونی سیستەمی بایۆمەتری و کردنەوەی حسابی بانکی بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەستەما بچێتە بواری جێبەجێکردنەوە. بە جۆرە ئەو پرۆژانە بێت کە ئەنجومەنی پارێزگاکان ئاڕاستەی حکوومەت وەزارەتی داراییان کردووە لەمە دووە 10 بۆ 11 میلیارد دینار لە داهاتی حکوومەت هەرێمی کوردستان کەم دەکات. ئەو پارەیە لە جیرفانی هاوڵاتیان دەمێنێتەوە. لەمە دووەش هاوڵاتیان پارەی سەرپێچیەکانیان بەکاش نادەن بەڵکو لەو پارەیە دەدەن کە حکوومەت لە پاشەکەوتی موچەکانی کەمی کردوتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.